قەوامەی پیاوان. قەوامە یاخود قیوامەی پیاوان یەکێکە لەو بابەتانەی ئەندازەیەک مشتومڕ جیاوازێکی خستۆتە نێوان زانایانی نوێوە. بەو مانایەی ڕاکاندان بە بەهێزی پیاواندا ئەنێن، بەڵام لەسەر خودی بەهێزیەکە و مامەڵەکردن لەگەڵیدا جیاوازی هەیە. ئەشێ ئێمە لەم سەرەتایەوە هیچ بڕیارێک نەدەین، چونکە ئەوەی حوکمی لەسرە درێت. ئاەتی الرجال قوامون على النساء بەمانە زۆر ڕواڵەتیەکەیەتی، ئەشێت لە ناوڕۆکدا و لە ئاستەناوەچەکەیدا دەیان تەفسیر و خوێندنەوەی جیاواز هەڵبگرێت. قەوامە بە معنای بەڕێوەبردن، بە معنای بەرپرس، بە معنای ئیصطلاحی ئەمڕۆ، یعنی ئەو کەسەی کە کاروبار ڕائەپەڕێنێت، و بە معنای ئەوەی کە خوای گەورە ئەفەرمێ الرجال قوامون، ئەمە خوای گەورە کار دیاری ئەکات، ئیش دیاری ئەکا بۆ پیاو بەرپرسە لە ماڵ. و لە هەمان کاتیشا لە هەمان ئاەتە ئەفەرمێ صالحات قانیتات، بە ئافرەتان ئەفەرمێ ئافرەتی صالح و ئەو ئافرەتی کە گوێڕایەڵە حفظی ماڵ و سەتری ماڵ، واتە وەزیری داخلی ماڵ ئافرەتە. هەردوو ئاەتەکە هەردوو کارەکە دیاری ئەکە، ڕاپەڕاندنی کاروباری دەرەوە بۆ پیاو، و دەبێت لە وڵاتە چۆن لە هەموو شوێنێک بەرپرسێکەیە، مدیرێکەیە، دوو مدیر کارەکان تێگەیە، ئەبێ یەکێ مدیر بێ یەکیان نائیب بێ، پیاو مدیرە ئافرەتیش نائیبە. قەوامە لە قورئانە بە معنای بەرپرسیارەتی دێ، بەرپرسیارەتی کەسێک یا چەند کەسێک، وەکو قورئان فەرمێ الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم. قوامە بە معنای بەرپرسیارەتی دێ، بە معنای سەرکردایەتی دێ، بە معنای بەرپرسی یەکەم و وەلی ئەمر دێ. بۆیە قورئانش کە ئەفەرمێ پیاوان وەلی ئەمر و سەرکردە و گەورەی ئافرەتانن بەچی بعضهم على بعض، بەوەی کە خوا فەزلی داوە هەندێکیانی داوە بەسەر هەندێکیانەوە چی وبما أنفقوا من أموالهم، و بۆی کە ئیبەخشن لە ماڵەکانیان. کەواتە دیارە لێرە قەوامە بریتیە لە کار بەڕێوەبردن، کاری ئیداری بەڕێوەبردن، و هەروەها پەیداکردنی ئیدارە و ماڵ بۆ ئەو خێزانەیە، بۆ ئەو جێگایی کە ئەم کەسە تێیدا بەرپرسە. یەکێک لە دەستەواژە قورئانیەکان وشەی قەوامیەتە کە لە بازنەی خێزانایە. بێگومان خێزان یەکەیەکی تۆکمە و بەهێزە کە بۆتە سەرچاوی کۆمەلگا، بە واتایەکتر بۆتە سەرچاوی هەموو مرۆڤایەتی. بۆیە یەکێک قورئانی پیرۆز بەگشتی زۆر گرنگی داوە بە خێزان، بۆ ئەوەی یەکەیەکی تۆکمە دەرچێ ئەندامەکانی ناوی ئاسوودە بن و هەنگاو بەرەو بەختەوەری بنێن و داهاتوویەکی گەشت بۆ خۆشیان و بۆ نەوەکانیان فەراهم بێنن. دەستەواژەی زۆر هەیە لە قورئانی پیرۆزدا کە باز لە پاراستنی خێزانەکە. یەکێک لە دەستەواژەکان ئەوەیە کە جەنابەت ئاماژت پێکرد سەبارەت بە قەوامیەتە. الرجال قوامون على النساء. وشەی قەوامیەت، القوام، زۆرێک لە خەڵکی بە هەڵەی تێدەکەن و بە هەڵەش ممارەسەی دەکەن کە وشەی قەوامیەت بە وشەی هێز، قووەت تەفسیر ئەکەنەوانێ، وەک ئەوەی کە پیاو عەرزی عەزەڵات بکا بەرامبەر بە ئافرەت لاواز بێ، ئافرەت بێدەسەڵات بێ، بێهێز بێ و بێ ئەرزش بێ لە بەرامبەرە پیاوێکی زلی کەتەی چواشانەی بەهێزی بەتوانای خاوەن باسک و بازوو بێ. ئەم وێنایە بە هیچ شێوازێک ڕاز نییە بۆ وەکو تەفسیر و ڕاوەی قەوامیەت، و نەمدیوە هیچێکێک لە زانایان وشەی قەوامیەت بەهێز ڕاوە تەفسیر بکە، چونکە وشەی قەوام لە قەوەمەوە هاتووە کە پێی دەوترێت ئەجوە فلواوی کە ئەسڵەکەی قەوەمە، واو متحرك ما قام المفتوح قلب كلي بألف بو بقامة، قامة جواتا هستان كأم شيء لقرآن بيروزا بتشن شوازك بكار هاتوا بون ما يقيمون الصلاة كإقامة لقوموا هاتوا أبيش بمعنى نيجيكي ريكو بيك برواتاي مادي معنوي وبهمو مرجكاني وجب جدكن نكتنها أنجام دانك سادة كخواي قول القرآن أفرمي الرجال قوامون على النساء، نافرمي الرجال أقوياء على النساء. دستواجه كان زوري فرقه قوامون على النساء. باشان قوام واتكسك القيام على شيء، من قام على شيء لإدارته وحفظه،
کەسێک کە هەڵ ئەسێ بە گەرموگوڕی بۆ جێبەجێکردنی کارێک بۆ ڕێخستنی ژیانێک بۆ سەرپەرشتیکردنێک کە بۆ پەڕی ئەمەکی و دڵسۆزیەوانێ پارێزگاری لێ بکە ببێتە فیداکاری ببێتە قوربانی دەر لە پێناویدا ئەمە پێی دەوتێت قیام کاتێکە خۆی گەورە لە قورئانە فەرمێ الرجال قوامون على النساء وا تەفسیری ئەم ڕاوەی ئەم ئاەتە دەردەکەوێ کە پیاوان وە کەسێکی بە ئەمەک بە وەفا هەموو هەوڵ تێکۆشانی خۆیان دەخەنە گەڕ بە ئیدارە و بەڕێکردن و ڕێخستن هەتاوەکو ژیانی خێزان و خانەوادەکەیان بە تایبەتی هاوسەری ژیانی خۆی تا بتوانێت ڕێکی بخە و ژیانێکی بۆ فەراهەم بێنێ و ئاسوودەیەکی بۆ فەراهەم بێنێ و بتوانێت ئەم ئافرەتەکە بۆتە هاوسەری لە داهاتوویەکی نزیکە بێتە دایکێک کە پەروەردەی جیلێک بکانەوەیکی داهاتوو بکە ئەمە واتای ڕاستەقینی قەوامێتە وەکو قورتوبی باسی دەکا وەکو تەنانەت لە مختار الصحاح داهاتووە کە فەرمێ من قام على شيء یعنی ئەو کەسێک کە هەڵەسێ بەسەر پەرشتیکردنێک کە ئەمەکی و وەفایی و دڵسۆزی تێدا بێ ئەمە واتای پوختی قەوامیەتە نەک ئەو واتایی کە لە بەرچاو هەندێکایە کە گوایە پیاو بەهێزترە لە ئافرەت پاشان واتای ئەم ئاەتەش ئەم قەوامیەتەش هۆکارەکەی دەرەخا قورئانی پیرۆز بۆچی کە پیاو سەرپەرشتیکارێکی بە ئەمەک بێ ڕێخۆشکەر بێت لەبەرەبەر فەرمێت خوای گەورە بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم لەبەرەوەی کە خوای گەورە سبحانه وتعالى هەندێک توانا وزەی داوە بە پیاو کە دەتوانێت بەرگەی زۆربەی ناڕەحەتی و نیگەرانیەکان بگرێ پاشان لەبەر ئەوەی کە ئەبێ پیاو سەرپەرشتیەک بکە بڕواتە دەرەوە کار و کاسپێ بکە و ژیانێک فەراهەم بێنێت کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە چونکە ئافرەت هەندێک جار لە وڵاتانە کە پێویستیان کردووە لەسەر ئافرەت پارە پێیا بکە ئەچێتە دەرەوە کەمێکیان ئەتوانن شاهادەی بەرز بەدەست بێنن و لە شوێنێکا ببن بە بەڕێوەبەر لە شوێنێکا ببن بە کەسێکی تێگەشت و پێگەشت و پارە پێیا بکەن بەشێکی لایەکی یان بەدان پیانانی خۆیان ئەکەونە ناو هەڵە و پەڵەوە و تەنانەت هەندێکیان ئەکەونە ناو بەندە لەش فرۆشیەکانەوانێ بەڵام پیاو کاتێک ئەچێتە دەرەوە بۆ کاسبیکردن وڵاتی پێ ئەپارێزێت کە دەزەکا بە قورگی شێرا کە سنگ ئەنێ بە فیشەکەوانێ کە چەندین کاری قورس و نیگەرانەکە کە مرۆڤەکان دووچاری چەندین ناڕەحەتی و نیگەراندی دەکەنەوانێ بۆیە باشترین واتە ئەوەیە کە وەکو ڕوونم کردەوە بەواتە هەستان بەکارێک دڵسۆزبوون بۆ کارێک بەوفابوون بەکارێک فەراهەمهێنانی جێگە و پێگەیەک کە بتوانرێت لە داهاتووە خێزانێک دروست بکرێت کەنەوەیەکی جوان و باش پێشکەش بە کۆمەلگا بکە ئێمە بمانەوێت قسە لەسەر هەر چەمکێ بکەین ئەبێ لە دوو لایەنەوە لە دوو لاوە شکاری لێکدانەوە بۆ ئەو چەمکە بکەین دیارە قابە مستەلەحێکی عەرەبیە قورئانیە لە قورئانی پیرۆزە ئەم وشەیە هاتووە ئەم چەمکە هاتووە بۆیە زانایان لەسەر ئاستی زمانەوانی لەسەر ئاستی اختصاص و پسپۆڕیش لێکدانەوە و پێناسیان بۆ ئەم چەمکە کردووە لە ڕووی زمانەوانیەوە ئەم وشەیە بە چ زمانێک هاتووە هەڵگرانی ئەو زمانە بە چی مانایەک لێکی ئەدەنەوە ئەوە لای ئێمە معتەبەرە چونکە ئەوان شارەزاترن بەو زمانێک کە خۆیان قسەی پێکەن لە ڕووی زمانەوانیەوە قەوامە لە چی هاتووە قامە یەقوم و قامە عەلە شەیئی کەسێک بەسەر شتێک ڕابگا کەسێک سەرپەنجی شتێ بکە بۆیە ئەبینین ئەگەر بە تەفسیل نەچین نابابەتەکە ئەوەندە مانە زمانەوانیەکەی لێوەربگرن قەوامە بۆ مانایە هاتووە لە ڕووی زمانەوانیەوە یانی خاوەنداریەتی بەسەر ڕاگەیشتنی بابەتێک شتێک هەر شتێک بێ ئیتر ئەو کاتە ئەگەر پەیوەستمان کرد بە شتێکی ترەوە ئەو مانای ئەو شتە وەرەگرێ بۆ نمونە قەوامە لە هەستان بە دادپەروەری قەوامە لە جێبەجێکردنی فەرمانێکی گەورە قەوامە لە ئیدارە و بەڕێوەبردننی وڵات لە دوجاریش قەوامە بە مانای بەڕێوەبردن و ئیدارەکردنی چوارچێوەیە کە پێوترێ خێزان کە یەکێکە لە یەکەکانی پێکێنانی کۆمەلگا پێدە لە تاک لە خێزان لە کۆمەلگا ئەم سیانە پێکێنەری هەر نەتەوەیەکن کە یەکەکانی یەکێک لەوانە خێزانە ئالێرەوە بەممانە تعریفە با بڵێن لۆغەوی و زمانەوانە ئەچین بۆ پێناسەیەکی ترکە زانایانی پسپۆڕ و تایبەتمەند بەو بوارە کە یانەوێت قسەی لێ بکەن چیان وتووە وتویانە قەوامە بریتێ لە هەستانی پیاو مێرد بە ڕێککردن و باشکردن و بەسەر ڕاگەیشتنی ئیش و کارەکانی خێزان هاوسەرەکەی و ماڵەکەی و مناڵەکانی ئەمە قەوامە ئالەمەوە هاتووە بەم جۆرە بۆمان دەرەکەوێ قەوامە سەبارەت بە پیاو ئەرکە تەکلیفە بەڵام سەبارەت بە ئافرەت ڕێز و تەشریفە ڕێز لێنانە بۆ ئەو لە ماڵەوە محتەرەم بۆ خۆی دانیشتووە ئەرکەکە لەسەر شانی پیاوە بۆچیەکە تەمەن کە ئەرک هەبوو لە بەرامبەر پێشخەشکردن هەیە ئەم پیاوە ئەم ئەرکە پێشخەش بەکیەکە بە هاوسەرەکەیەکە ئالێرەوە بە پێی پێناسەکە بێ قەوامە بە مانای ئەوە دێ ئەرکێکە لە ئەستوی پیاوانە بەرامبەر بە هاوسەرەکانیان پێی هەڵئەسن لە چی لە جێبەجێکردن دابینکردنی ماف و
نەفەقە و سوکنا و هەر شتێکی تر کە خێزان پێویستی پێێتی. قوامە لە زمانی عەرەبیە جارە لە قورئانە تەنها لە یەک ئاەتە هاتووە ئاەتەکەی سوورەتی نیساء الرجال قوامون على النساء. قوام لەسەر وەزنی فەعالە واتە بە مسەقەلی هاتووە شەدەی لەسەرە یعنی کەثیر القیامی واتە کەسێک زۆر هەڵسوڕاو بێت یعنی کەلیمە کوردیەکەی لە واتای زمانی عەرەبیە بە معنای هەڵسوڕاوێت لە مستەلەحیشە لە زاراوی شەرعیە چونکە مەبەستەکەمان مەبەستی زاراوە شەرعیەکەیەتی ئەرکێکە کە لەناو خێزانە خراوەتە ئەستۆی پیاو ئەویش هەڵسوڕاویە بۆ کاروباری خێزان کە پیاو لە ئیسلامە لە سەرەتی هەموو کاروبارەکانی خێزان هەڵسوڕێنێ یعنی بەردەوام کەسێکە لە ناو خێزانە زۆرتر بە پێوەیە زۆرتری شەکانێکەوێتە دەرۆ زۆرتر لە ناو ماڵە خەریکی سیرکردنی احتیاجەکانی خێزانەکەیەتی بە ژن و بە مناڵە و کارەکانیان جێبەجێەکە. قیوامەی پیا و دەرکەوتووە لە ڕوانگەی شەریعەتەوە بۆ سەپاندنی ئیرادە و خواستی پیاوان بەسەر ئافرەتاندان نییە. مەرجیش نییە پیاوان لە هەموو شتێکدا لە ئافرەتان بەهێزتر بن هەروەکو لایەتەکەشدا هاتووە کە لە هەندێک شتدا پیاوان بەهێزترن. مەرجیش نییە ئەم بەهێزیە مانای ئەوە بێت ئیتر ئافرەتان ئەوەندە لاوازن کە لە هەموو هەڵسوکەوتێکدا پێویستیان بەهێزی پیاوان بێت تا قەرەبووی لاوازی خۆیانی پێ بکەنەوە. ئاەتەکە زۆر دەقیقە هەمووان ئەزانین لە ڕۆی فیزیکی و بەدەنیەوە پێکهاتە و شێوازی دروستبوونی پیا و هەندێک جیاوازی جەوهری هەیە ئەمەش بۆ ئافرەتان دیسان ڕەوایە کە لەو جیاوازیە فیسیۆلۆجیانەدا ئەوانیش جیاوازن و بە هەردووشیان ئینجا ئەتوانن پێکهاتەیەکی بەهێز دروست بکەن. لێرەدا ڕاستەوخۆ ناتوانین بڵین بە واتای بەهێزتر دێت چونکی خوای گەورە ئەفەرمێت لە هونە بۆ ئەوانیش بە میثلی ئەوەی کە لە سەریانە واتە ئەوەی کە لە سەریانە خوا ئەفەرمێت لە هونە بۆ ئەوانیش عینی شێواز هەیە عینی حقوقیان هەیە واتە ئەمە پەروەردگار هەمان قووەت و هێزی کە داوە بە پیا و بەوانیش ئەفەرمێت لە هونە مثل ما عليهن ئەمە هەمان ئیقرارە بەهێز و توانای ئافرەتانیش واتە معنای ئەوە نییە کە لە ئاەتی سوورەی نیسادا ئەفەرمێ الرجال قوامون على النساء يعني أوان لاوازو بهيزن نخير أصلا حفظي مالو الستركان بوانا لعين آية باسي أواكا كأوان بما حفظ الله خواجر التوفيق ياون ببالاسني ستر أوانا وآية سورة بقرة فرمين لهن وأوانيش مثل ما عليهن چيان لسرة أوش بو أوان هي لسر بيعوان واتهاو شوكا يكسانا كاتوا بلام ليردا مهام دياريكا بو بياو ككاروبارو بري وبردنو ومصدري قرارة بلا معناه ونيكا أو أفرت بقرارة يا معناه أو يكلاواز تفسيري أو بلاواز كرني أفرت تفسيري كي هلو بلا ريب بردني آية كان أم آية باسي كار أكا كردار دياري أكا معناه أو نيكا أفرت بهيزة معناه أو هدلو كان خو جاري وهي هيزكا لبراسني نو مالا زياترة بۆیە چونکی خی گەورە ئقرار بە هەموو مەهامەکانەکە هەموو کردارەکانەکە هەر کەسەوە مەهامی خۆی چونکی ئەفەرمێ لەو کانە فیهما ئالیهەة إلا الله لفسدتا ئەگەر لە غەیری خوا مدیرێکی تر هەبێ لە کەون و ئەرز و ئاسمانەکانە تێگەچێ خی گەورە مدیری دیاری کرد و نائیبیشی دیاری کرد و مستەشاریشی دیاری کرد کە ئافرەت چونکی پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ كفى بالمرء آثما أن يضيع من يقوت بۆ ئەو پیاوە تاوانبارە زۆر بەسە پێی بوو ئەو تاوانی بەسە ئەوی لە ژێر دەستیاتی زایعیکە ئێمە گەر بین تەماشای ئەوە بکەین دائیمەن لەوەتەی ئینسانیەت هەیە لەوەتەی ئینسان هاتووەتە سەر زەوی دائیمەن خی گەورە و پەروەردگار هەر بۆ خۆی پیاوی وا خۆڵقاندەوە دروست کردووە لە ڕووی جەستەییەوە بەهێزترە توانا و قووەتی زیاترە ئەگەر ئێستا سەیری هەموو ئەو ئافرەتانە بکەین کە کار بەدەستێش بن ئیتر لە وەزیر بن یا سەرۆک بن یا مەدیر عام بن یا هەر شتێکە بن کێیان پارێزێ پارێزەرەکانیان پیاون ئەگەر تەماشا بکەی هێزی کار لە با بڵێن لە جیهانە زۆرینیان کێن ئەوانەی کە کاری قورس و ناڕەحاتن پیاوانن حتا ئێستا لە مێژووی بەشر لە مێژووی ئەمریکا کە ئێستا با بڵێن هەتا ئێستا ئافرەتێک ئەوەی بۆ یەکەم جارە لە ئافرەتێک خۆی کاندی دەکات بۆ سەرۆکاتی ئەویش ئەبێ کەی لە پشت بێ کۆمەڵە پیاوی لە پشت بێ کەواتە ئەم هێز و قووەتە جارێ یەکەم لە ڕووی جەستەییەوە فعلەن پیاو بەهێزترە
پیاو بەهێزترە لە ئافرەت لە ڕووی جەستەوە بۆیە ئەلەو ڕۆ زۆرینەی مەسئولیەتەکانی ئەکەوێتە سەر شانی اینجا ئەم بەهێزیەش لە ڕووی عەقڵەوە ممکنە مەسەلەن بەپێی ئاستەکان بەپێی کوفە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ئەگۆڕێ پیا و ئافرەتێک لە ئاستێکی لە یەک ئاستی خوێندەواری و سەقیافیدان ئەو کاتە حساب بەهێزی بۆ پیاوەکەیە لە یەک ئاستی مەسئولیەتدان وەکو ئیداری و لە یەک ئاستی مەسەلەن ثەقافیدان ئەو کاتە ئەلەو ڕۆ حسابەکرێ ئەگەرنا ئێستا تۆ بێنی پیاوێک کە تەجربەیەکی نییە دنیای نەدیوە کۆمەڵە لاوازی هەیە بهێنی بڵێ مەسەن ئافرەتێک دکتۆرای هەیە یان خریجەیەکە یان تەجربێکی هەیە ئەمەیان مەسئولی ئەویان بێ ئەوە پێچەوانەی عورفە پێچەوانەی عەقڵە بەڵام کاتێک کە پیا و ئافرەتێک لە ڕووی کوف ئەوە لە هاوشانی یەکن ئەو کاتە ئەم پیاوەی کە هەمان ئاستی سەقافی و خوێندەواری و تەجربەی هەیە قەوامی هەیە بەسەر ئەو ئافرەتەی کە هەمان ئاستی سەقافی و تەجریبی هەیە ئەگەرنا شتەکە بە مطلقی نییە هەت بەردەوام پیا و قەوامی هەبێ بەسەر تەواوی ئافرەتان ئاماژەم کرد بەوەی کە قەوامیت بەواتای بەهێزی نایە بەڵکو بەواتای سەرپەرشتیکردنی شتێک دێت و ئەم ئاەتەش کە لەرەدا باس دەکا باز لە هەموو کایەکانی ژیاندا نییە باز لە پرۆسەیەکی تایبەتە کە خێزانە واتە لە ناو خێزاندا کێ سەرپەرشتیکاری ڕاستەقینەیە کێ ڕوبەڕووی بەرپرسیەکان دەبێتەوانێ بە تایبەتیش لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی پەیاکردنی نانێک خێزان بینۆشێ و بەرگێک کە ئەندامانی خێزان بیپۆشێ و ماڵێک کە نهێنیەکانی خێزان داپۆشێ پیاو دەبێ ئەم کار و سەرپەرشتێ بکە هەر لەبەرەوە پیاوان لەم وڵاتەی ئێمەدا ماندوون و هەوڵ ئەدەن و ڕەنج ئەدەن و یەکێ لە نیشانەی پیاوەتی و غیرەت و شەهامەت تەنانەت لە فەرهەنگێک کوردیدا ئەوە بۆ کە پیاو بتوانێت سەرپەرشتی ماڵ و خێزان بکە بۆیە لە فەرمودەدا هاتووە کە دینارێ بکەی بە جیهاد دینارێ بکەی لە ڕێی خوای گەوریاوی بەخشی و دینارێکیش بۆ ماڵ و خێزانەکەت ئەوەی بۆ ماڵ و خێزانەکە دەیبەخشی بە خێر و چاکە ناوزەند کراوە بۆیە کاتێکە پیاو دەستی بە زەرف و عەلاگەوێ دەیباتەوە بۆ ماڵەوانێ وەکو ئەو وایە کە دەستی بە زەرف و عەلاگەو بێ بیبا بۆ ماڵی کەسێکی هەژار لەبەرچی لەبەرەوەی مەسروفکردنی ماڵ و خێزان لە ئاینی پیرۆزی ئیسلامە عیبادەتە خەڵکی بۆ هەڵنراوە نیشانەی پیاوەتی و مەردایەتی و لێهاتوویەتیە ئەمە حەقیقەت و ڕاستیەکانە کە قورئانە فەرمێ وەلللڕیجالی عەلەیهن دەرەجە واتە پیاوان دەرەجەیەک بڵندترن لەبەر قورسایەتی کارەکە و لەبەر ڕەنج پیاوانەکە ئەگەر دوو برا هەبن یەکێکیان یارمەتی ئەوەکەی تریان بدا کامیان دەستی بەرزە کامیان دەرەجەکەی بەرزترە ڕوونە لای هەموو کەسێک بۆی لە شریعەتی ئیسلام ئەو کەسێک کە کاسپیەکە بەنان و حاڵ زاڵی خۆی دەشوێ و ژیانی خۆی بەڕێدەکە ئەوە دەرەجەیە بەرزترە لەو کەسێک کە لە سوچی مزگەوتەکە دانیشتووە ئەوێ خەڵک نانێکی بداتێ ئەوە فکری ئیسلام زۆر وازەحە لەم مەسەلەیەدا بۆیە کاتێک کە باز لەم قەوامەتی ئەکرێت لە ناو بازنەی خێزاندایە ئەویش وەک کوردەوەڵێ بۆیە پێ دەڵێم کاکە چۆلەکەم بۆ بگری بۆیە ئەم دەرەجە دراوەتە دەستپیا و کە ئەبێ ماندووبوونی زیاتر بێ شەونخۆنی زیاتر بێ فیداکاری زیاتر بێ قوربانیدانی زیاتر بێ تەنانەت سنگی فراوانتر بێ بەرامبەر بە هەڵی خێزانی کە یەکێکە لە تەفسیرەکان عەبدوڵای کوڕی عەباسێک کە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ بەهێزبوون یا پلەی پیاو کە ئەگە دەرەجێ بەرز بێت لەبەر ئەوەی کابێ زۆرترین چاپۆشی هەبێ بۆ خێزانی بۆی ئەو پیاوانی کە هیچ چاپۆشێکیان نییە بەرامبەر هەڵەوپەڵەکانی خێزانیان لەکوێ ئەتوانن ئەم پلۆپایە بەدەست بهێنن بەڵام لە دەرەوەی بازنەی خێزان خوا لە قورئاندا دەفەرمێ بۆ نمونە لە باسی ئەمر بە چاکە و نەهی لە خراپەتە دەفەرمێت المؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض پیاوانی باوەڕدار و ئافرەتانی باوەڕدار هەندێکیان سەرپەرشتی هەندێکی دیکەی تریانن نافەرمێ المؤمنون والمؤمنات المؤمنون هم أولياء على المؤمنات واتە پیاوانی باوەڕدار سەرپەرشتیکاری ئافرەتانی باوەڕدارن هەرگیز ئاەتەکەوان نافەرمێ دەفەرمێ بعضهم أولياء بعض کاتێکە باسی ئیماندارانی پیا و ئیماندارانی ئافرەتەکە هەندێکیان سەرپەرشتی هەندێکی تریانەکەن لەبەرەوە سروشتیە کە لە شوێنێکە ئافرەتێک بێ سەرپەرشتی ئیش و کارێک بکە مادام لە جێگە و پێگەیەکایە کە ئەو لە پێشترە کە ئەو زاناترە کە ئەو داناترە بڕۆ مێژووی ئیسلام بخوێنەرەوە یعنی کتێبم خوێنێتەوە هەر هەموو کتێبەکە بە ناوی طبیبات حول الرسول ئەو ئافرەتانەی کە پەرستار بوون کە پزیشک بوون پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام لەناو مزگەوتا خێمەی بۆ هەڵداون لە کاتی جەنگەکانە بەشداریان کردووە تاو شوێن دەستیان دیار بووە سەرپەرشتی هەندێک کار و فەرمانی خۆیانیان کردووە و جگە لەوەش ئافرەتان هەبوون کە بەشداری پرۆسەی زانستیان کردووە تەنانەت بێگومان بەپێی ئاەتی قورئانەکە گەورەترین پرۆسە لە کۆمەڵگەی موسڵماندا ئەمر بە چاکە و نەهی لە خراپەیە
کە ئافرەتان بەشداریان تێدا کردووە لە دەرەوەی بازنەی خێزان لە ناو کۆمەلگا لە ناو دەسەڵات لە ناو هەموو جونگەکانی ژیانە چونکە لە کۆمەلگەی موسڵماندا هەرگیز ئافرەت کەنار نەخراوە و هەچ کەسێکی وا بیرکاتەوانێ بە هەڵە بیرەکاتەوانێ و لە دەرەوەی بازی فکری ئیسلامی قسە دەکات چونکە کۆمەلگەی مسلمانە و کۆمەلگەیە کە دەبێ ئافرەتانی ژووتەی خێریان هەبێ خوا بە خێزانەکانی پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام وەقولنە قەولا معروفا واتە بێوان ژووتەیەکی بیسراویان هەبێ لە ئەمر بە چاکە و نەهی لە خراپەدا بۆیە بە کورتی ئەو قەوامەتێک کە باسەکرێ لە بازنەی خێزاندایە وەگەرنا پێویست ناکە باسی واقع بکرێت لە واقع هەموو کەس ئەزانێ حتا لەو شتە سادەکانی ئەمڕۆدا لە یاری دووگۆڵی و تۆپێندا نابینین کە پیا و بەرامبەر بە ئافرەت بووە سێتەوانێ مەگەر لە مەهزەلە و گاڵتەجارەتیا بێت لە ملاکەمەکانە بە هەمان شێوە مەگەر بۆ تیجارەت بێ بۆ چونکە بەڕاستی دوو بەرامبەری بێڕکابەرن بە گشتی بە زۆری دەکرێت ئافرەتێک هەڵکەوێ بەڵام بە گشتی بە زۆری لە ڕووی جەستە و لە ڕووی قووەتی ژیانەوە پیا و بەهێزترە لە ئافرەت تەنانەت لە ڕووی فیسیۆلۆجیەوە ئەو حاڵتانەی کە بەسەر ئافرەت هادێ بەسەر پیا و دانایە لەبەرەوە ئەمە شتێکی سروشتیە کە خوای گەورەوای خوڵقاندوین کە هەرێکیمان بەکارێکی باش هەڵبسین بۆ ئەوەی کە کۆمەلگا ئاوەدان بێتەوە قەوامە لە قورئانە لە چەند جێگایەکە هاتووە لە یەک سیاق و لە یەک شوێنە ئەم وشەیە بەکار نهاتووە بەڵکو لە چەند سیاقێکی جیاجا لە چەند بابەتێکی قورئانیا هاتووە طبعا کە سەیری قورئانەکەن یەکێ لە ناوەکانی خوای گەورە قەیومە قەیومیانی چیان ڕاگری ئاسمانەکان و زەوی هەموو بەکەون و کائینات خۆی هەڵگر و ڕاگر و خاوەن و بەڕێوەبەر و ڕێخەری هەموو کاروبارەکانی ژان و بوونەوەرە دواتر ئەبینین قەوامە بووەتە وەصف و شناسێک بۆ پیاوان و بۆ ژنان هەردووکیان لە ئاەتێکی تراوە گە فەرمێ یا ئەیها الذین ئامنوا كونوا قوامین بالقسط شهداء لله لە ئاەتێکی ترا یا ئەیها الذین ئامنوا كونوا قوامین لله شهداء بالقسط یعنی ئەی پیاوان و ئافرەتانی باوەڕدار هەمووتان بێ جیاوازی ئەبێ هەستن بەم ئەرکە گەورە کە دادگەری و بەرپاکردنی عەدالەتە لە ئەرزی واقعە دانان بەخوایەتی خوا بەڕاستی دینەکەی بە شوێن کەوتنی پێغەمبەرەکەی بە چەسپاندنی قیەم و بەها بەرز و باڵاکانی ئاین لە ئەرزی واقع و لە ژیانی ڕۆژانەیە ئالەم ئاەتانەیە ئەبینین قەوامە وەصفێک نییە تایبەت بە پیاوان وەک چۆن خوا قەیومە هەر خۆی خاوەنی قەوامەتە بەسەر هەموو کەون و بوونەوەرە ئاواش داوای کردووە لە ژنان لە پیاوان هەردووکیان بە یەکسانی ئەبێ هەستن بە ئەرکی گەورە کە دابینکردنی عەدالەت و دادپەروەریە دوجار لە ئاەتێکی ترا کە یەک ئاەتە لە قورئانە باسی چیەکە باسی قەوامەتی پیاوەکە بەسەر ژنە بەڵام یەکدانەوەی زۆر بە هەڵە بۆ کراوە لە تێگەیشتنی ئەم ئاەتە کە خوا فەرمی الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم خوا أمري نفرموا هل أبي بياو مسيطر بيا بسر جنا خوا وصفي بياوانك لبر أو ريزيك هيانا لبر أو خزمتك بيشكش يكن هند بسر خيزانا كان يعني رائقا هند إشوكارا كان جوان جبجي كان أو أنت بروشن بو إدارة وبريو بردني أو يكك خيزانا خوا أفرمي آوان نالي أبي إلا إيوابن أما موقعی وەصفە هاتووە لە سیاقی مەدەحکردنی پیاوانە هاتووە کێ پیاوە خۆ هەموو نێرینەیەک پیاو نییە تەنانەت هەموو موسڵمانێک قورئان بە ڕەجوڵ ناوی نابە ئەفەرمێ من المؤمنین ڕیجال ڕیجال هەموو کەس نین بەشە لە پیاوان لە ئیمانداران ڕیجالن معلومە یعنی ڕیجال خەڵکی مەیدان پیاوی ڕۆژی کارەسات و تەنگانە خەڵکی بە هەڵوێست و بوێر و دلێر و جوامێر لە هەموو پیاوەکان هابینی ئەمە مرد جای لەگەڵ پیاو ڕیجال جای لەگەڵ نێرینە قورئان ئاوا وەصفی ئەکا لە یەک ئاەتا باسی ئەمە کراوە پیاوان ئەم قەوامەیان هەیە بەسەر ئافرەتانە کە بە مانای پێشکەشکردنی خزمەت و ئیدارەی خێزانە کاکە ئەم ژیانە وەکو کەشتێک وایە ئەم کەشتیە ئەبێ یەک ژنی هەبێ یەک کەشتیوانی هەبێ ناکرێت دوان هەریەکە و بە ئارەزوو خۆی لێ بخڕێ خوا فەرمێ لەو کانە فیهما ئالیئەة غەیر الله لەفەسەدەتا گەر ئاسمانەکان و زەوی جگە لە ئەڵڵا خوایەکی ترە نەبوایە تێکەچوون ئەبێ خوا یەک بێ ئەبێ کەشتێوان یەک بێ ئەبێ سایق یەک بێ لە یەک کاتا کە مەمارەسەی ئەو پرۆسەی ئەکا بۆیە کەشتێوانی کەشتی خێزان پیاوانن نەک لەبەر دەسەڵات و عنف و تووڕەیی و توانای جەسەدی و مادی ئەوانە نا خوا دیاری کردو بە دوو شت خەڵک لەمە تێناگا ئەبێ بۆیان شوکەینەوە هەندێجار ڕەوێ ئێمە سەبەب بین لەو هەڵە تێگەیشتنە کە خۆشمان باش لێ تێنەگەیشتوین بێمە بەچی بێکە بێ سەبەبیەیە بەچی پیاوان قەوامیەتیان هەیە بەسەر ئافرەتانە بە دوو شت
بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا بدوش بفضل بنفقة خواني فمن بما أن الرجال أقوياء بيوان بهيسترنا بيوان دصلاتيان زاترة زبرترنا بيوان فضل يعني فضل ريز وشاكيك لشي لبيشكش كدني خدمت بويك رنجي بازو شاني خويان بيشكش بهاو سركاني لكن او اركيت لجانا هي بيويستا ام خيزانه بي بريو بچه بياو هم الى استور برتوا بهاو سركي لتو معزز مكرم خانمي مالبا هرشي اركي غوري لاستمن به تاجانكي اسوده برهم بينين بو بيكو جاني امل تشاچوي ام خيزانه بوي ابينين أم قوامة زانيان فرمون دوش تقريتوا يكميان بياوان بعربيكي يخيرمه أن يأخذ الرجل على عاتقه توفير حاجات المرأة المادية والمعنوية بياو هاتشي أتشي مادي ومعنوي هاو سركيتي بخاتس الشعب خوي دوميان أن يوفر لها الحماية والرعاية أبي تشاو ديريو رتشاو كردنو بريو بردنو خدمة كردنكش لأستوى بقرية أما بياو كدو بقوام نقوا هرجيز قوامتي بياو بسر آفرته ومعناي كم كردنوي ريز وشكو بهاي عفرتنيا حديث أولياء تنعلم شنو كان ما الله شيء بيعك كتابة يونسيو بناوي المرأة وكيد الأعداء عفرته داوي دشمنان قوامة الرجل قوامة بياو عفرت زورت البيوستي بيتي تابياو أركبوا بياو بلام ريز وعفرت ئافرەت خۆی زۆرتر پێویستی پێێتی چونکە ئەو سەعادەت و ئاسوودەیی قەرارە ئافرەت هەیبێ کاتی هەستی پێەکە لە پەنا پیاوێکا بێ کە ئەم پیاوە هەڵگری خەسڵەتەکانی جوامێری و شەهامەت و مەدایەتی و غیرەت و پێبوون و توانا بێ کە بەرگری لێ بکا بیپارێزێ ئەم لە پەنایە بەحەسێتەوە ئەمما ئەگەر پیاوێ هەڵگری ئەم سیفەتانە نەبێ ئەم ئافرەتە بە هاو ئاستی خۆی بیبینێ چێژی معنەوی لەو سەعادەت و بەختەوەریە وەرناگرێ قوامە واتای بەهێزی پیاو ناگەیەنێ بەڵکو ئەرکێکە لەبەر ئەوەی کە پیاوان لەلایەنی جەستەیەوە بەهێزن یعنی لایەنی جەستە و ماسوولکەی پیاوان بەهێزترن لە ژنان بۆیە ئەم ئەرکە خراوەتە سەرشانی ئەوان کاری دەرەوە هەڵسوڕاوی زۆرتر بە پێوە بوون هاتوچۆکردن ئەمانە لەبەر ئەوەی کە پیاو توانای هەیە توانای عەزەلی بە قوترە ئەوە دراوەتە سەرشانی پیاوان پیاویش لە هەموو شتێکە لە ئافرەت بەهێزتر نییە مەسەلەن توانای تەحمولی ژن زیاترە لە هی پیاو توانای تەدبیر ڕێککردن سیرکردنی هەموو بوارەکانە و ڕاهەندەکانی خێزانی لای ژن بەهێزترە بەڵام توانای جەستەی پیاو بەهێزترە بۆ ئەمەرکەی دراوەتە لە ئیسلامیشا هەموو ئەرکەکان و هەموو مافەکان لەناو ینی موەسسەسەی خێزانە تەواوکارین واتە کاتە خۆی گەورە ئەرکێکی لە شێوەی قەوامە بۆ پیاو دیاریەکە لەبەرەوەیکەوە پیاو لەو لایەنە بەهێزترە ژن لایەنی جەستەیی لاوااسترە توانای چوونە دەرەوە یا کاتێکی ژەچێتە دەرەوە خۆی کات کاری چوونە دەرەوە شەکە وەکو ئێستەمان ئافرەتانش بە هەمان شێوەی پیاوانێکە بەڵام ئەوەنەی ئافرەت لە کاتی چوونە دەرەوە و ئیشی دەرەوە هەڵسوڕاوی ئەمانوە بێ ئەوەنە پیاو مانوو نابێ لەبەرەوە ئەرکەکە بە پیش شایستەی جسمی پێدراوە لەبەرەوە قۆی عەزەلی زیاترە هەندێک لە ئافرەتان نایانەوێت تەنانەت جیاوازیە فیسیۆلۆجیەکانیش بسەلمێن و لەژێر پەردەی یەکسانی پیا و ئافرەتدا هەموو جۆرە جیاوازیەک ڕەتەکەنەوە وا دەزانن بەمە خزمەت بە دۆخی ئافرەتان دەکەن لە کاتێکدا ئەگەر ئەو جیاوازیانە نەبوایە ئەوە گرفتی گەورە لە ژیانی مرۆڤایەتیدا دروست دەبوو بۆیە جیاوازیەکان بۆ جوانکردن و باش ڕۆیشتنی ڕەوتی ژیان و بەرخوردی ئینسانەکانە لەگەڵ یەکتریدا نەک دروستکردنی فەزلی لایەک بەسەر لایەکی دیکەدا ئەو ئاەتە ئەوەڵی ئاەتەکە باسی قیاماکە آخری ئاەتەکە باسی ترسان لەخوا ئەفەرمێ فلا تبغوا عليهن سبيلا وەڵامە بەو کەسانی کەم ئاەتە هەرگیز ناکرێ بە چەکێک بەدەستپیاوەوە چ زوڵمێک چی بیوێ بیسەپێنێ هەرگیز وانە چونکی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم هاوڵانە فەرموون لە میهنەی ئەهلی خۆیان بووە پێڵاوی خۆی نعلی خۆی دووریوەتەوە جلوبەرگی خۆی دووریوەتەوە یارمەتی هاوسەری خۆی داوە ئەگەر بەو معنایە بووە ئەوەی ئەوانی نەکردایە پێغەمبەر صلی الله عليه وسلم وا فەرمێ خەیڕوکم کێتان ئەوێ زۆر باشتر بێ لای خوا نافەرمێ ئەوەتانە کەزاڵە ئەفەرمێ خەیڕوکم لینیسائیکم بەڕێزترینتان لای خوا بەڕێزترینتانە بۆ ئافرەتەکانی خۆی ئەگەر خۆی لە دوو خاڵ خۆیەگرێتەوە ئەگە بیەوە کوچەکێ بەکاری بێنە نەزانین و لادانە لە ڕێ تێنەگەیشتنە لە ڕۆحی ئاەتەکان
لە مەقسەدی شەریعەت و ئەگەر بیشێ بە لا ڕێبی بە وەکو زوڵمێک ئەوە بەکاربێنەوە تاوانێکی ئەستەمێکی زۆر زۆر گەورەیە چونکی خۆ ئەوەی قبول نییە پێغەمبەر صلی الله عليه وعلى آله وسلم لە ماڵی خۆیە وەک تاکێکی متەواضع لەگەڵ هاوسەرەکانیە ئیشی ماڵی خۆی کردووە واتە ئەگەر پتەی وەکو پێغەمبەر بژی صلی الله عليه وسلم و ڕەفتار و گفتاری پێغەمبەر لەگەڵ خێزانی هاوسەرەکانیە سەلامی خوایان لێبێ وابیت ئەبێت پیاو ئەبێتە خزمەتکارێک بەڕاستی بۆ ئافرەت لە ماڵە چونکی کاروباری دەرەوە خوا فەرمێ بیما ئەنفەقوا واتە مەهامی کەسب پارە پەیاکردنی خستە ئەستۆی پیاو و تربیەتیش لە ئەستۆی ئافرەتایە لەبەر ئەوە ئەو کاتێک کە ئێمە بمانەوێ هاوسەنجی لە پیا و ئافرەتە لە ئیشا بڵێن ئەبێ یەکسان بن و بەڕاستی زوڵمان لە ئافرەت کردووە چونکی لە پێگەی تربیەت لە پێرگەی دایکایەتی و عەتف و نەرمونیانی لەگەڵ کۆرپەیە ئەیکەینە دەرەوە ئەیکەین بە کرێکارێکی دڵڕەقی زبر زوڵمان لێ کردووە ئەوە پیاوانی دیندار واکەن ئیسلامان هەڵێ وەکو قسەکەی خۆتە مستەلاحەکەی خۆت مسلمان واکات ئەمە یعنی کارێکی زۆر خراپە کارە خراپەکە لەوە دەرەکەوێت قەوامەی پیا و هەر ئەوە نییە کوتە گۆشێن بێ ئێمە ئەگەرمین سەری و حەدیثی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵاتو وسەلام بە شێوەیەکی گشتی کە فەرمێ لەیسە الشەدید بالسرعة إنما الشديد يملك نفسه الغضب پیاوی ئازا و بە قووەت ئەوە نییە خەڵک ئەگلێنێ لە مەیدانە زۆران بازێکی باش پیاوی ئازا و کەسەیە کەوا لە کاتی تووڕەبوونا سەبری هەیە و خۆی ئەگرێت هەڵە ناکات لە کاتی تووڕەبووندا بۆیە ئەوەی کە هەندێک پیاو ئەیکەن بە ناوی دینەوە یا پیاوی دیندار و مسلمان ئەیکات بۆ چەوسانەوەی خێزانەکەی یا خوشکی یا کچەکەی یا ئەوەی کە پێوتری ئافرەت کارێکی زۆر هەڵێ قەوامی پیاو کاتێک دەرەکەوێ کە تەحملی ناڕەحەتیەکانی ئەو ئافرەتە بکە کە لە بەرامبەریایەتی بۆیە پیاو پێوترێ پیاو هەموو کەسێک شایستی ئەوە نەیە پێ بوترێ پیاو چکە قورئان کە باسی پیاوەکە مەثەلەن ئەفەرمێ وەکو ئەوەی کە ئێستا باسمان کرد ئاەتێکە ئەفەرمێ الرجال قوامون على النساء باش لە شوێنی تر ئەفەرمێ من المؤمنين رجال لە شوێنی تر ئەفەرمێ رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله پیاوان کامە ئەو پیاوگەلە کامانن کەوا خاوەنی قەوامن پیاوانێکن کەوا ڕەزامەندی خۆیان لە پێش هەموو شتێکەوە بەلاوە مەبەستە پیاوانێکن ذکر و یادی خی گەورە و پەروەردگاریان لە پێش هەموو شتێکەوە بەلاوە مەبەستە هیچ شتێک ناتوانێت لە یاد و ذکری خۆیان دوور بخاتەوە یاد و ذکری خۆش هەر ئەڵڵا نییە یعنی هەر شتێک کە ئەخلاقی پەسەندی ئیسلامی وەک پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ هەر شتێک ئەخلاقی پەسەندی ئیسلامی پەسەندی کرد هەر شتێک لە ئەخلاقیاتی ئیسلامیدا جێیبەوە ئەبێ ئەو پیاوە تێیدا بێ اینجا ئەم پیاوە تیجارەت نەیخەڵەتاندوە اینجا ئەم پیاوە دەسەڵاتی نەیخەڵەتاندوە اینجا ئەم پیاوە لە یاد و ذکری خوا لای نەداوە بۆیە ئەگەر بین بە وردی تەماشای ئەمە بکەین وەک پێغەمبەر فەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام نزیکترین کەسێک لە منەوە لە ڕۆژی قیامەتە ئەو کەسەیە کە ئەحسەنهم ئەخلاقا ئەخلاقی بەرز و پەسەند و جوانە لە ژیانی هاوسەرەتیشدا ئەگەر تەماشا بکەیت پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام بۆ پیا و دوو مەرجدا ئەنێ کوڕێک هات بۆ داوای کچەکانتان دووشتی تیا بوو دیندار و ئەخلاقدار بوو بەتەنها نافەرمێ دیندار هەموو کاتێک پیاوێکی دیندار شایستی ئەوە نییە ئافرەت هاوسەرگیری لەگەڵ بکە بەڵکو دەبێت ئەخلاقداریش بێ ئەخلاقدارەکە بەم معنای کە بتوانێت ئیدارەی ماڵ بکە بە حەڵاڵی بتوانێت ئیدارەی ماڵ بکە لە ڕووی ئەخلاقەوە چۆنە لەگەڵ خێزانەکەی چۆنە لەگەڵ کوڕەکەی لەگەڵ کچەکەی لەگەڵ دراوسەکەی لەگەڵ باوکی لەگەڵ داچی لەگەڵ دەرەوە دراوسەی اینجا لێرە لە ئاەتەکە شتێکمان بۆ باس ئەکا ئەبێ پیاوان زۆر لێ بەئاکا یەکێک لەوانەی کە فەزڵی پیاو ئەدا لە ڕووی قەوامەوە بەسەر ئافرەتدا فەزڵەکە ئەمە نییە ئیتە هەر پیاو چاکترە پیاو ئەرکەکەی قورسترە وبما أنفقوا من أموالهم بەوەی کە ئەبەخشێ پێی جا هەندێک لە بزانانی تەفسیر مفەسیرین ئەفەرمون ئەمە مەبەستی پێی مارەی پێدانە لەبەرەوەی پیاو مارەی ئەدا بە خێزانەکەی هەندێک تیران فەرمون لەبەرەوەی پیاو ئەتوانێ بژێوی پەیدا بکە ئەرکەکە لەسەر شانیەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە جەنابەت باسەکەی قەوامەی پیاو کاتێک دەرەکەوێ کە زوڵم نەکات دەبێ وەک چۆن ئیدارەی ماڵەکە ئیدارەی عەقڵیژی بکە ئیدارەی تووڕەبوونیژی بکە یعنی تەحملی ئەوە بکە
کە ئەم ئافرەتی لەگەڵ ئەم ئەژی ئینسانە لەبری ئەوەی ستەمی لێ بکە دەبێت ڕابوەستێت تا ئەو کاتی تووڕەبوونەکەی یەتەوە سەر خۆی تا ئەو کاتی نوقسانەکانی جێبەجێەکان نەک ئەوەی کە بیەوێ غەزم و خەشم و غەزەب و قینی خۆی بەسەردا بڕژێنێ بۆ بیانوی کە ئەم قەوامی هەیە پەیوەندی بە دینەوە نییە تێگەشتێکی زۆر زۆر هەڵێ ئێمە ئەگەر بین کێ تەمسیلی دینی کردووە یەکەم کەس کێ تەمسیلی دینی کردووە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام کەسێک بێنێت یەک دلیل بهێنێ کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام ڕۆژێک لە ڕۆژان بەرامبەر خێزانەکانی تند و تیژ بووبێ بەرامبەر کچەکانی تند و تیژ بووبێ حتا کە فەرمێ ڕفقا بالقواریر ئیتر ئەو پەڕی نەرمی ئەمە یەک پاشان پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام فەرمێ خەیڕکم لأهلیه وأنا خەیڕکم لأهلی باشترینتان ئەو کەسەیە کە باشترە بۆ خێزانەکانی و من باشترم بۆ خێزانەکان یاخوا فەرمێ وعاشروهن بالمعروف معاشرەیان بکەن بەچی بە ئەو پەڕی چاکە کەواتە قەوامە چییە ئەوەیە قەوامەی پیا و کاتێک دەرەکەوێت کە ئەو پەڕی دڵسۆز بێ و پابەندی شریعەت بێ بەرامبەر بە خێزانی یا کچەکە یا هەر ئافرەتێک ئەم سەرپەرشتێکە ئەچ کەسێک چەمکی قەوامەت بەکاربێنێ بۆ چەوساندنەوەی خێزانی و هاوسەر و مناڵەکانی یا دایک و خوشکەکانی یا ئافرەتانی دیکەی تری کۆمەلگا لە ڕاستیدا تەواو بە هەڵە تێگەیشتووە و هەرگیز لەوە دەچێت ئەمە ڕاوەیەکی مێژوویی بێت یا ڕاوەیەکی کولتوری کۆنیانوێ بێت وەگەرنا تەفسیری ڕاستەقینەی قەوامون عەلە النیساء ئاەتەکە ڕوونی دەکاتەوانێ یەکێک لەوانە بیمە ئەنفەقوا من ئەموالهم چونکە لە بەرامبەریشدا خوای گەورە دەفەرمێ فالصالحات قانتات حافظات للغیب بما حفظ الله واتە ئافەتانیش لە بەرامبەرە ئەرکیان لەسەر شانە کە پارێزگاریە لە ماڵ لە سەروەتی پیا و کە پارێزگاریە لە مناڵ لە پەروەردەکردنی مناڵ لە سەرپەرشتکردنی ژیانی تایبەتی و گشتی پیا و کە ئەمانە دوو یەکەی بەرامبەریکردنن بەڵام پیاوێک هەڵبسێ بە ئیستیغلالی ئەوە بکە بێوێت هەچی خەڵکە لە دەوروبەریا خزمەتکاری بێت دایک خزمەتکاری بێت مناڵ خزمەتکاری بێت بە شێوازە لە شێوازەکان کەواتای ستەمکاری دیکتاتۆری لە خۆی بگرێت لە ڕاستیدا ئەوە بۆچوونێکی هەڵەیە وەک ئەوەی کە لە شەرقی ئەوساط لە وڵاتانەیە ڕوئەدا کە کەسانێک گەبن بە دەسەڵاتدار دوایی دەسەڵات بەکارهێنن بە خزمەت خودی خۆیان و پارتەکەیان ئەوەکانی دیکەیتر هەمووی بە کۆیلەوە بە دەرەجە دوو بە بچووک ئەزانن کە ئەمەش بەڕاستی لە ڕووی سیاسی و پێکەوە ژیانەوە و لە ڕووی چەمکەکانی بەوەی کە مؤسسە بێ دەستگاکانمان لە ڕاستی هەمووفۆوێکی هەڵەیە بە هەمان شێوە بەکارهێنانی قەوامیەت بۆ ستەمکردن لە بەرامبەر بۆ چەوساندنەوەی ماڵ و مناڵ ئەسڵەن ئەسڵی قەوامیەت وەک پەندە کوردەکەی باسم کرد بۆیە پێ دەڵێم کاکە چۆلەکەم بۆ بکری بۆیە پێدەوتێت قەوامە پیاو لەبەرەوەی ماڵ دروستەکە لەبەرەوەی ڕەنج ئەدا لەبەر ئەوەی کە تێ ئەکۆشێ لەبەر ئەوەی کەوا شانازی دەکا بە خزمەتکردنی خێزانی لەبەر ئەوەی کەوا ماڵ و خێزانی خۆی ئەپارێزێ لەبەر ئەوەی کە تاجی شەرەفی خێزاندارەتی لەسەر سەر کراوە لەبەر ئەوەی کە هەوڵەدا عارەقی ناوچاوی بۆ ئەڕێژێ لەبەرەوە پەرژینێک دروست ئەکا لە پێناو ئەوەی ناڕەحەتیەکان دوور بێ لە خێزان لەبەر ئەوەی کە دنیایەک گوڵ و گوڵزار دروست ئەکا بۆ خەندۆخۆشی ناو دڵی مناڵەکان بۆ ئەوەی کە خەندێ بخاتە سەر لێوی خێزانی بۆ ئەوەی کە باوەشکا بە قاچی دایکە سێ جار دایک ئەوجا بەرەو بەهەشت ئەڕوا بۆ ئەوەی کە بتوانێ هەچ کەسێ سێ کچ بەخێوکە پەروەردەیان دابدا ئیلا بن بە ڕێگر لەوەی کە بچێتە ناو جەهەنەمەوە بۆیە ئەم پێگەیە بۆ خزمەت گوزاریە نەک بە خۆ بەزلزانین ئەسڵ خۆ بەزلزانین و کیبر لە دڵی ئیناندارانیە لە حەدیثە هاتۆ فەرمێ ناچێتە بەهەشتەوە کەسێک کە بە ئەندازەی مسقالە کیبر و خۆ بەزلزانی و بەرپەرژدانەوەی ڕاستیەکان و بە کەم و سوک سیرکردنی بەرامبەری لە دڵدا بێ لەبەرەوە چۆن پیاوێک بە سوک سێری خێزانی کا لەبەرەوەی بڵێن وەڵا ئەم بەهێزە ئەمە بۆچوونێکی تەواو دژ بە قورئانی پیرۆزە و قورئان بۆیە ئەم واتە جوانە ئەدا بە پیاو کە بەشێک لە جڵەوی خێزان بەدەستی پیاوە بێ هەمومان نەزانین ئەگەر بۆن من تەلاق بەدەستی ئافرەت بێ لەوە چێ لە ماوەیەکە ئەگەر ئێستا لە 130 تەلاقە بێ یەکسەر ببێ بە لە 160 لە سەدانەوە ئەوە واقعە کە ئافرەتان خۆیان دانی پێیانێن هەندێک حاڵە دێ بەسەریاندا ناتوانن بەرگە بگرن بەڵام پیاو تۆزێ زبرترە بەرگەی زیاتر دەگرێت لە بەرامبەر ناڕەحەتیەکاندا بۆیە بەکارهێنانی دەستەواژەی قەوامیەت کەواتای قەوامەت وەکو باسم کرد هەستانە بە ڕێکوپێکی بە ئەنجامدانی کارێک کە بۆ خێزان پارێزگاریکردن و فەراهمێنانی نانێ بینۆشێ بەرگێبی پۆشێ شوێنێک دای پۆشێ ئەمە واتاکانی ژیانە غەیری ئەوە و جگەلەوە بە هەر ئاقارێکی دیکەی تردا ئەم دەستەواژەیەت ببرێت لە ڕاستیدا تێکدانی واتە جوانەکانە و دوورە لە ئاینی پیرۆزی ئیسلام و لە ڕاستە شەقام لای داوە بەم تێگەیشتنێک کە باسمان کرد ئەوە دوورە لە ڕاستیەوە طبعا قورئان بۆ چێ دابەزیەوە
بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەواتە ئەم ئاەتە الرجال قوامون على النساء یەکەم کەس کە بینیوێتی و بیستوێتی پێغەمبەری خوا بووە و یەکەم کەسیش کە مخاتەبە بە جێبەجێکردنی ئەم ئاەتە پێغەمبەر خۆیەتی لە ژانی عەمەلی ڕۆژانەی پێغەمبەر چۆن ئەم قوامەتێ بەکارهێنا ڕۆژە لە ڕۆژان دارێکی بەدەستەوە بوو لە ژنێکی یاوە دەستێکی شکاندووە ئیزعاجی کردووە بێڕێزی پێ کردووە لە ماڵ دەری کردووە لە شەن و گەورەی دابەزاندووە نا کەواتە تێگەشتنی تۆ لە چەمکێ لە معجەمێکا دەریبێنی نابێتە پێوەر ژیانی عەمەلی و کردەی پێغەمبەر بۆ ئاەتەکان ئەبێتە پێوەر ئەو چۆن بە عەمەلی تەفسیری کرد ئەو تەفسیرە بۆ ئێمە ئاخر معقول نییە کەسی یەکەم کە پێغەمبەرە نەیزانی بێ بەڵام من و تۆ سەری کتێب و معجەم و فەرەنجە بکەین بڵێن نەخێر ئەوە نیە ئەمەیە کردداری ڕۆژانەی پێغەمبەرمان صلى الله عليه وسلم تفسيرك عملي آية كان القرآن لعائشان برسي بيغمبر شونا فرموي قرآن كان خلقه القرآن بيغمبر كي إما أخلاقك أو بريتي القرآن أو إلى أسمان دا أبزي أو إلى الزمين على أرزاق تطبيقي أكا دي روجل الروجان أم زبري وتنو تيجيو خرابيك لو شيء قوامه ورجله لفعله كردي بيغمبر النبي الراوة معنى أم تفسيرها الله يكي أملي كيدينوا نك أويك بيغمبر إخوة كردويتي أو بيورا كهمون المنيانية بيغمبر رؤوف رحيمة بيغمبر إخوة مهربانة آرامة بالريزة ريزة خزانة كان يقرأ عائشة فرمي بيغمبر كيما هات مالوا بيني بلاوة كان إخوة يكت جلا كان بينا أكت حشترو مري أدوشي إشي مالوا إلى قلاء أكردين يخو آياتي قوامش داب الزيبو زيادة لها بسريك إشي هبو أمهم عدالة دات برولي أو إجسمان لأرز واقعة يما قسري قرآني بيروز بقين قرآن لزور شوينا جنوبياوي يقسام كردوا لچيا لأصل إنساني بونا جنوبياوي يكن للرزا كخوا أفرمي ولقد كرمنا بني آدم نفرمي ولقد كرمنا الرجال الذكور ونيا جنوبياو يكرز يعني هي إنجا بلي أم بربرسيارتي فرمانا كان الشرع بيا وكو جن وكو بيا وقت يك بربرسيان لأسي فرمانا كان أجر تشاكي بكن وقت يك بعداش تورجرن بيا نويجة بكا جن نويجة بكا نويجة كان لأستي يكا بعداش تكان يكا جوازينيا أجر جن تاوان بكا بيا تاوان بكا سزا كان يكا بمشي وهي أبينين جوازينيا لأن الإسلام كتش كلدايك بنص حديث بيغمبر خير وبركة لدايك به جورة كدنو پروردو بيغيان ديني ما يشونا بهشتا ما يبدأ سنين رزامندي خوايا كبو بهاو سري كوريك نيوة إيماني أو طواوكا كبو بدايك بهشتا كويتا جيب كانيوا أم جورية لتويا هي أجر قوامة بريتيلا عنف ولا تنوتيجي ولا زبر وزنگ واللي دانو تشوسان نوا خوا أم هم معاني ومفاهيم جوانا لجيلا جيبتوا كواتا لاي إيما لتيجشتني دروستا لا سكوتي روجاني بيغمبر وأصحابه قوامة أمية كأم بياوا لفضل ورزي خوي زیادە چاکە ئەنوێنێ بەرامبەر بە هاوسەرەکەی خزمەتی ئەکا بە ئەرکە گەورەکان هەڵەسێ هەتا بەرامبەرەکەی ئاسوودە و حەساوە بێ بەڕاستی ئێمە کاتێکە نەمانتوانیوە ئیسلام بە شێوە جوانەکەی خۆی بگەیەنین لەبەرەوە کە نمونەکانی ناو مسلمانان جوان نەبوون لەبەرەوە کەمان نەمانتوانیوە ئەو نوری خۆی گەورە نردوێتە سەرزەوی بە شێوە ڕووناکیەکەی خۆی بیگەیەنین کە بێتە بەرچاو ڕۆشنی بۆ خەڵکی تریژان لەوێەوە سێری ئیسلام بکات کاتێکەوە خەڵک حتى لنا مسلمانانيشا كخلق لتعاليم ديني راكا كخلق زور محاولناك بابند بابا تعاليم دينيو تنها لبر أمية لنا مسلمانانا زوريك لا مفاهيم كان إسلام لا تشمك كان إسلام بنا درستي بكاره هنري أم مسألة قوامة لنا وخزان إسلامي كان حتى يستج يعني نابينيت خێزانێک زۆر تەندروستانە زۆر ڕێکوپێکانە ئەرکەکان و مافەکانی وەکو ئەوی کەوا ئیسلام داوای کردووە جێبەجێ بکە بەڵێ ئەبینی لە زۆربەی هەتا ئێستا مامۆستایانی ئاینیش بازێکیان بدوێنە ئەڵێ لەبەرەوەی کەوا ئیسلام ئەفەرمی الرجال قوامون على النساء بەڵێ پیا و مدیرە لە ماڵەکانی ئەبینی سێری تەفسیرەکانی شەکەی مەسەن مفەسیرێکی زۆر گەورەی وەکو ابن کەثیر کە بەڕاستی ئومەتی ئیسلامی توانن بەڵام هەمووی قەرزاری ئەوە لە زۆربەی تەفسیرەکانی تری ئاەتەکانە بەڵام کاتێک هەیەتە سەر مەسەلەی ناو خێزان کاتێک هەیەتە سەر ئەم ئاەتە تەفسیری ئەکات ئەڵێ پیا و مدیرە تعدیبی بەدەستە چی بەدەستە وای لێ ئەکات کە ئەم ئافرەتە لە ناو خێزانەکەیە ڕێک هەست بکات مەسەن دوو چینە لە دوو چینی جیاوازە ئاژی پیاوێکە مدیرێکە بەسەریەتی و
چاودێری ماڵەکەیەکە و لە هەر شوێنێکە لارێکی بینی بەدەسەڵاتەکەی بۆ دەسەڵاتێکەوە پێی دراوە ڕاستیەکاتەوە. مفەسیرینیش ئەم ئاەتە بەم شێوە زۆربەی جار تەفسیرەکەن. بەڵام لەگەڵ ئەوەیشا کە سێری قورئانەکەی کە سێری ژیانی پێغەمبەری خواکە صلی الله علیه وسلم هیچ شێوەیەکی لە مێتیانی هیچ بەم شێوە تەفسیری نەکردووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. لە قورئانە مەسەلەن ژن و پیا و بە زەوج باسەکە، زەوجیش واتە دوو پارچەی یەک بابەت. کاتێکەوە مشکلەکەوێتە بینی ژن و پیاوە خوای گەورە فەرمێ وإن خفتم شقاق بينهما لدبونیش لە دوو پارچەی یەک شتا بێت. كاتك خوي جورا فرمان النساء بيغمري خوا فرمان النساء وشقائق الرجال يعني دو بارتشي يكشتن. كاتك لقيامتها فرمي يوم يفر المرء من أخيه وأمه وأبيه وصاحبته، يعني جن تفسير ناوبا بصاحبه واتها وري. بلام أم جمك لنا مسلمان أنا عكس كراوتو بيوان مسنواني كان تفسير واكن ما مصاياني آيني بابي النبرتشاي خوان أجر جن مثلا كاتێکە لە دەرەوە ئیشەکە زۆر جار بیستمە مامۆستایەتی ئاینی وت بۆچی مەسەلەن ژن لە دەرەوە ڕازیەتی لە ژێردەستی مدیرێکا بێ بۆ لە ماڵۆ لە قیوامە ڕاکە، بەس وەستان لە ژێردەستی مدیرێکا بۆ فترێکی کەم لە دەرەوە لەوە چێت کەمێک ئینسان تەحملی بکە، بەس بە مودەتی ژیانە بەردەوام هەست بکەی لە ژێر کەسێکای محاولەیەوە کات تەعدیب بکە یا بەهین وەستاوە بەسەرتەوە وەکو مدیر سێرتەکە ژیانەکە زۆر ناڕەحەتە ئینسان لی ڕاکە. ئەمە وای کردووە لەو ئافرەتانی کە بڵێن دژایەتی ئەم چەمکانەکەن، ئەمە وای لێ کردو ئافرەتانە لەوە ڕاکەن یا بەلەکەیە سێری بکەن لەگەڵەوەیشا پڕ لە جوانی و پڕ لە حیکمت. ئەم ئاەتە حەزەکەم تیشکە بخەمە سەرەوەی لە ناو سوورەتی نیسا هاتووە. لە ناو سوورەتی نیسائیشا باسەکە باسی میراتیە، کاتێک کە دیارەکە ئافرەت لە خێزانە لە وەرگرتنی میراتیە نیوەی پیاوە بە دوای ئەوە ئاەتی قیوامەیەنێ الرجال قوامون على النساء. لەبەرەوە کە یعنی وەکو دڵنەواییەک وەکو تەواوکاریەک کاتێکە تۆ نیوەی وەرەگری دەی پیاوەکە لەبەرەوە هەر سوڕاوی خێزانەکەیە، لەبەرەوە نەفەقەی خێزانەکەی لەسرە، لەبەرەوە مەجبورە وەکو ئۆرکە ئیسلام لەسەری داناوە تەندروستی خێزانەکەی و خۆراکی خێزانەکەی و جلوبەرگی خێزانەکەی و هەموو ئەم شتانە پیا و دابینی بکە، کەواتە لەولاوە ئەو تەواوکاریەکە، لەولاوە ئەم ئافرەتە پارەکەی دیسان بۆیە تۆ بە زیادیشەوە، کەواتە خوای گەورە ئەم ئاەتە لە دوای ئەوانە لە دوای ئاەتەکانی میراتێنێ ئەو حکمەتی تایەکەی ئافرەتان ئێوەش لەولاوە سیر بکەن پارەکەتان بە زیادە بۆ گەڕێتەوە تۆ وەکوایە بیمەی تەندروستی و خۆراک و هەموو شتێکە دابین کراوە ئەو پارەیە کە پێتە دێتوان لە شتی ترا بەکاری بێنی. کەواتە لە ناو خێزانەکانی ئیسلامیە ئەم چەمکە زۆر بەغەڵت بەکارێنرێ بۆیە خەڵک لێ ڕاکە ئەگینا پیاوێک کە سەنەدی ژنە سەنەدی خاو خێزانێتی سەنەدی مناڵەکانێتی بەردەوام هەڵسوڕاوە بە چواردەوری ماڵەکەیە لە دابینکردنی خۆراک و بژێوی و جلوبەرگ و ژیانێکی تەندروستانە ئەم پیاوە شایستەی ئەوەیەکەوە زۆر ڕێزی لێ بگیرێ، شایستەی ئەوەیە کە کاتێک قەرارێک لە ناو خێزانەکە ئەدرێت بڕیاری ئەخیر ئەو بیدا بۆ ئەوەی کە مەسەن کاتێک ئەوەش هەر باسێکە کە پێویستە بکرێت زۆر کەس بەغەڵەت لە قیوامەتی ئەگاوازانێ قسەی ئەوەڵ و ئەخیرەر خۆیەتی نە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە هەموو شتێکە مشاوەری بە خێزانەکانی کردووە، بەڵام بڕیاری ئەخیر فەیدا عەزەمتە فتەوەکەل عەلی الله کاتێک کە پیاوەکە بە کاروبارەکە هەڵەسێ دوای بڕیارەکەی پێویستە بڕیاری ئەخیر بۆ پیاوەکە بێ پیاوێکی ئابم شێوە کە ئیسلام و قورئان داوایەکە هەموو ئافرەتە لە مەسلحەتی ئافرەتە بەڕاستی ئەگەر بێت وەکو خۆی سێری بکەی بە تەواوەتی ئەم چەمکە کە قاعیدەیەکیشە لە قورئانە لە مەسلحەتی ئافرەتە هەرچەندە قیوامە لە ناو خێزانە اختیاریە. مەسەن خۆهەیە لەناو زۆر لە خێزانەکانە کاتێکەوە پیاوی نامێنێ ئافرەتەکە هەڵسوڕاوە یا بەعزە لە پیاوان توانایان کەمترە، توانای ئیدارەدان و هەڵسوڕاویان کەمترە یا بەبوونی نەخۆشی نەکۆکەوێتە جێگە ئافرەتەکە بێتە قیوامی ماڵەکە، بەڵام هیچ شێک لەمانە لە مەسلحەتی ئافرەت نییە، کەواتە پیاوەکو قیوامی خۆی بمێنێتەوە، بەڵام بەو مەفهومەی کەەوە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دایان ناوە، نەک بەو مەفهومەی کە هەندێک لە بە غەرەزی پیاوەتی مەسەن تەفسیری ئەم ئاەتانە ئەکەن یا ممارەسەی تەطبیقی ئەم ئاەتانە ئەکەن کە وایان لە خەڵکی کردو بەڕاستی لەم ئیسلامە ڕابکە بەبێ ئەوەی تاوانەکە لە ئیسلامە.